ڕێگەی نێوان چۆمان حاجی ئۆمەرانە. وازی ڕێەکان زۆر خراپە. ئەم شۆفێرە ماوەی 2 ڕۆژە بەهۆی خراپی ڕێگاوبانەوە ئۆتۆمبیلەکەی لە ساڵێکی ڕێگاکەی داوە و پەچی کەوتووە. چاوەڕێیە لە ئێرانەوە وەستای چاکردنەوەی ئۆتۆمبیلی بۆ بێت. من کە لە دنیشەوە لە بێرەداهاتین لەو دەستەندا زەمانداوە سەر خیواکانیمان قفڵان کردو. حەنجەوە 2 شەوە لێرە ماوینێتەوە. وەڵا هۆکاری وەیە ڕێیەکە زۆر خراپە. بێحەد ینی زۆر خراپەی بۆی نابێ هیچ جور وانێکی کەیدی. بەحەدێ خراپە. جاداوام لە حکوومەتە بەڕاستی بڕێک پێڕابرا بڕێک خەدەمات بدا. باوێکەمە هەموو گومۆرکەما کە لە مەرزی لێ دەستێنن ئەومەوانێکی دەدەین هیچ خەدەماتێک نییە ڕێیەکیان زۆر خراپن زۆر. حاجی ئۆمەران خاوەن مەرزێکی نێودەوڵەتیە و بازرگانی وڵاتی ئێران و پارێزگای هەولێر لەسەر ئەم مەرزەیە و ساڵانە خاوەنی دەیان ملیار دینارە کەچی ڕێگاوبانەکانی پڕن لە چاڵ و چۆڵ و شۆفێران بەدەست خراپی ڕێگاکەوە گرفتارن. ئێمەی خەڵکی باڵەکەیەکی چەندی ساڵە لە ڕێگای نووسرا و کۆبوونەوە گرتبوونەوە داوا لە حکوومەت دەکەین کەەوە بەشێک لەو داهاتێک کە لە گومرجی ئاجومەران بەدەست دێت بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی باڵەکایەتی سەر بکرێ بە تایبەت ڕێگاوبان کە ڕێگاوبانێکی زۆر خراپی هەیە کە شوفێران بە ئەستەم ئەتوان هاتوچۆی پێدا بکەن. لە ڕزارڕاکردین لە ڕزارە ڕێکاکەن خۆشە تا عاجەمەرەوەری بەڕاستی لە عاجەمەران تا چۆمانێ بەڕاستی وعزی زۆر شرەوە دیاریشە ئەوە قوڵکەکان دەبینن بۆ خۆڕێگاکەی دەبینن بەڕاستی بۆ پاسانە زۆر ناجوورە. پاسەکانی ئێرانی بەڕاستی پاریان زۆر پێدراوە خەڵکی ئێرانش بۆ خۆ دەزانێت ئەڵاندە مەزیقەدایە بەڕاستی زۆر ناخۆشە ڕێگاکەی زۆرن پێدەچێت لێوە ڕاهتا دەگەینە چۆمانە لێت چۆمانە ڕابوو لای بە هەر حاڵ بڕێک باشترە وەلی لە عاجێمەرانڕا هەتا دەگاتێت چۆمانەی دی و بە خۆشتان دیتوودانە و عالەمەش هەموو دیتویتی خەڵکەکەش دیوتیت بەڕاستی وعزی زۆر شڕە و زۆر ناجوورە بەخوای سیارەکەمان بەڕاستی ئەمە هەر بە 2 مانگانجارێکی دەی بەرینەکن وەستای چاپ بکەینەوە هەموو شەقەشەق و تەقەتەقیان دێ بەڕاستی هەموو خرا دەبن. وەڵڵی ئەمە نەک لە کاتێ مەر پێ نەکرێ بچینە سناعی سیارەتون کەینەوە چاشی بکەینەوە و بەڕا ناگەین بەڕاستی زۆر ناخۆشە ئەو ئەکەوێ پشتڕێ لەچی هەر نیو سعات ساڵێک دەچێتەوە پێت ناگرێ ئاوڕێ بدەوە لە سیارێت. وەڵڵاهی ڕێگاکە زۆر ناخۆشە لەبەرەوەی دایم بەخوای کەمە هەر کەس ئەستا هەر ئیشەش بکرێت لەو سناعەیە تێگەیان لە بچەفیتەری لەبەرەوەی ڕێگاکە زۆر بێتامی ناخۆش بووە داوام لە حکوومەتی هەرێمە چاوەش بەو ڕێگابانەدا بخشێنیتەوە لە ماچاوکە. ئەگەرچی زیاتر لە 9 ساڵا بەردی بناغی بەجۆساییدکردنی ڕێگای نێوان حاجی ئۆمەران چۆماندانراوە بە گوژمەی 51 ملیار و 931 میلیۆن و 290 هەزار دینار بەڵام پرۆژەکە وەک خۆی ماوەتەوە و دیار نییە کەی پرۆژەکە تەواو دەکرێت و شۆفێران لە خراپی ڕێگاکە نەجاتیان دەبێ. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.